بە قۆناغەتفەنگێکی داواشانمە ڕام کرد لە دەستی هەموو ێزەکە تاویاندا لە میستیان بدەن لێم بمگرن ڕام کرد لە ژێر دەستیان کوڕێتر شورتە هات منی گرت. ئێستا من لای ئەو گەنجە کوردەم کە نیوەڕۆی ئەمڕۆ بەنێو هێزە ئەمنیەکانە تێپەڕیوە بە بەستی ڕۆیشتن لەگەڵ هاوڕێیەکە بۆ پرۆسێ دەنگدان دواتر لە کاتی گەڕانەوەدا هاوڵاتیەک ئاڵای کوردستانی بەدەستەوە بووە هێزەکە ویستویان ئاڵاگەلی سن و تێکەوتون ئەو هەڵاتوو ئەمیان گرتووە لە باتی بە قۆناغەتفەنگ لێی تێکەوتون نمێ بچمە لای خۆی باسی چیرۆکەمان بۆ بکەوە چۆن ڕوویدا ئەو بابەتە. سەرەتا سپاسی کەناڵەکەتانەکەم بۆ هاتنتان چوین لەگەڵ ئەو کوڕەیە من خۆم کارمەندم پێشتر دەنگم یاوە چوم لەگەڵ ئەو کوڕەیە دەنگەکەی باوتی خۆم باش نازانم لەوە چێ بستوێ دەنگەکەم تی بانەستوێ چوین دەنگەکەمان بین بینیمان گرژ و ئاڵۆزیێکی زۆر هەبوو لە لای مەکتەب ابن خەلدون سەر جادەکە هاتینە دواوە گەنجێکم بینی بە ئاڵای کوردستانەوە ڕایە کرد تاویانە نایانوش بدەن لێ جنێویانە دا بە کورد قسەیانە کرد هاتینە دوای مەوتمان با تووشی کێشەکە نەبین عسکەریە کات لەولاوە کوڕێکات بە قۆناغەتفەنگێکی داواشانمە ڕام کرد لە دەستی هەموو ێزەکە تاویاندا لە میستیان بدەن لێم بمگرن ڕام کرد لە ژێر دەستیان کوڕێتر شورتە هات منی گرت لە پشتەوە جنێوێدا بە کوردیەوە قسەی غەڵەتیە کرد. واتە هیچ ئەشکەنجێک بەگیان تۆ دیارە سیمای با بڵێ یاخود ئەو تەناو قۆناغەتفەنگم کەدایێت بەڵێ تەنها قۆناغەتفەنگەکە بوو ڕام کرد لە دەستیان ئەشکەنجەیان نەدام بەڵام ڕام کرد لە دەستیان. چیتان کرد سکاڵایکە تۆمار کردووە بەڵێ سکاڵامان تۆمار کردووە هەردووگیان لە سجنە هیچ لایەنێکی کوردیاتان ناتانەوە بەڵێ بەس مەلاکەری ماتۆتان نامانەوە. باشە باسی ئەوت کرد کە ئەو گەنجە کورداڵای کوردستانی بەدەستەوە بووە بۆ درا لە تۆ وەڵا حەزیان نییە لە کورد ویستویانە خەڵک بترسێن و کەس نییە بۆ پرۆسەکانی دەنگدان. تۆ هیچ کاردانەوەکت بوو یاخود خوڕوقاتێکت ئەنجامدا بکەوە هێزەدای لە تۆ؟ نەخێر من هیچم نەکرد هیچ داواکاری لە مەحەمەد شیخ سوودانی بێتە سەرخەت تا ئێوارە نێتە سەرخەت ئێمە هەموو شتێکمان پێکرێ لەم شارەیە هەموو شتێکە توانین بکەین با خۆمان شتەکە نەکەین ئەوان بێنە سەرخەت و ئێمە دامان دەستدادگا و حاکم.